لە ناو ڕانیە و بە بناری کێوەڕەشدا و لە قەرەباڵخی و جەنجاڵی شار بەرەو دۆڵی شاورێ ئەڕۆین. ئەوێ ناوچەیەکی سەوزایی و خۆش و هاوینە هەواری دێنیشینان و خەڵکی ناوچەکەیە. لەم شارە ڕوتەن و بێخزمەت گوزاری و بێدار و درەختەدا بەرەو ناوچەیەکی مێژووی گرنگ و سەوزایی خۆش ئەڕۆین. لە ڕێگاماندا تێبینی ئەوەمانە کرد وەک لە ساڵانی گرانیدا بژین، چونکە ئەمە حاڵی قەزایەک بێت دەبێت بۆ دێهاتەکان چی بێت. لبخشي بهار قلم سني لبخشي بهار قلم سني بەناو ناحەی سەر کەپکانە تێئەپەڕین. ئەم ناحەیە سەر ڕێگاکەی ڕازاندراوەتەوە بە دار و سەوزایی، جگە لەوەش وێنەی شەیدەکانی دەستی تیرۆ لەسەر ڕێگاکان دانراون. ئیتر بەرەو بناری چیای بێترخێن ئەچین. ئەو چیای بەرزاییەکەی نزیکەی 3000 مەترە، بەڵام بە ناوەڕاستی چیای کێوەڕەش و زنجیرە چیای ماکۆکدا ڕۆین. شەونەمی درەخ لە ڕوون پێژەوە، شەونەمی درەخ لە ڕوون پێژەوە، لە زەردەی زۆر کەس سەرنجمەوە، لە زەردەی زۆر کەس سەرنجمەوە. ئەمە دۆڵی شاورەیە. شێوە و پێگاتی ئەم دۆڵا وەک مەنجەڵ وایە، چواردەوری گیراوە بە شاخی بەرز. دەست و خەتی پەروەردگار لێرە دیارە، زۆرێک لە جوانیەکانی خوداوەند لێرە نەخشاندوێتی. لە ناو دەی دارەبەنەوە لا ئەدەیت هەموو ئەم دیانی لەسەر ئەم تابلۆیە نووسراون دێنە ڕێگامان. لە دارەبەنەوە کە لا ئەدەیت بە چەند مەترێک مەزاری پیرۆزی یەکەم شەیدی ڕاپەڕین عەلی نەبی مامینی. وەکو ڕێزێک بۆ ئەو شەیدا ئێمە چوینە سەر گۆڕەکەی. بەرامبەر بەخۆر سەماوەتەوە، بەرامبەر بەخۆر. هێواش هێواش لە چیا بەرزەکە نزیگە بینەوە. ئیتر هەرچی ئەبینی جوانیە لە ئاو، لە دارستان و لە باخ و باخات. نمونەی دێهاتی لەم دۆڵەیە بینی. لەگەڵ ئێمە مامۆسا کۆسەت کە گەنجێکی شارەزا و بە ئەزمون بوو هاوڕێتیە کردین. هەر لە ڕێگا کەوتە باسکردنی شاخ و گردوڵکە و ناوی شوێنەکان بۆ ئێمە. خوڕای قەڵپەزەی کەفزێڕیتم، خوڕای قەڵپەزەی کەفزێڕینیتم، لە هەزار تەشنەم پەرشەنگی نەوتم، لە هەزار تەشنەم پەرشەنگی نەوتم. ئەمە ڕێگا و کۆڵانێکی ئاسایی نییە. ئەم شوێنە پێی ئەوترێت ڕێگای گالیسکە کە وەک باسەکرێت ئەم ڕێگایە لە سەردەمی پێش ئیسلامیشدا هەبووە. ئەمە تەنها ڕێگایەک بووە ئەو زەمانە بۆ گالیسکە. بەپێی سەرچاوە مێژویەکانیش ناوی گوڵان لەم گالیسکە و کۆڵانەوە هاتووە. هاوڕە سلێمان گوڵانی بەپێی بەدواداچوونەکانی خۆی بەم شێوەیە بۆی ڕوون بووەتەوە. بەقەشم شادی بۆستانە، بەڕ و باغ و گوڵستانە، بەلێو کەوسەر بە چاو ساقی، بە وێنە حۆر و غەلیمانە،
بوينا حور وغليمانا ناوی گوندی گوڵان لە کۆڵانێکەوە هاتووە کە کۆڵانەکە بە پێی سەرچاوە تاریخەکان لە دەربەندی ڕانیەوە دەستی پێکردووە لەم شاخەی پشتەوەمان ئاودیو بووە و تا لە باکووری گوندی گوڵان ئەم کۆڵانە ڕێگەی گالیسکە بووە دیارە گالیسکە بە ئاسانی هاتووی پێدا کردو ئێستا کۆڵانەکار بێەوە هیچ دەستکاریش بکە سیارە بە ئاسانی دەتوانانی بە ناویا بڕوە کۆڵانەکی دوور درێژە بۆی ناوی گوڵان ئەلەم کۆڵانەوە هاتووە و دەوردا بەپێی گۆڕانی وەڵعاسڵ تەلەفوس کۆڵان بۆتە گوڵان لن يخوباني عالما تاكا امشو خبابي باجي دلا قرتو نترساني تيا وما تغام ناجي تيا وما تغام ناجي زراشي كتابوتا خدنا بالميداني للا يديشي اقريدي للا ياتي في مشقاني للا ياتي في مشقاني تماشايد البري مكان تماشايد البري مكان سوباس اللاري خوبانا دەست و خەتی یاخۆ نەخش و نیگاری پەروەردگار لە دۆڵی شاورێدا دەردەکەوێت جوانیەک مرۆڤ عاشقی دەبێت و سەرسام دەبێت پێی ئەم جاریان بە دیوی ڕۆژهەڵاتی زنجیرە چیای ماکۆکم لە بناری چیای بێتەخێنم لە دێی گوڵان هاتووم بۆ سروشتێکی جوان لە دێبەدێ کۆمەڵێک گوڵ لە گوڵان کۆ دەکەینەوە و پێشکەشی ئێوەی دەکەین بینەرمان بن بە یەکەوە با بڕۆین بۆ ناو ئەو دارستان و جوانەی کە لە گوڵاندا هەیە جامی مەیبوو لەسەری داسم جامی مەیبوو لەسەری داسم ئەو بوو ئاوات ئەمە بەستم سۆندێ بە گوڵام لەی سوور و جوان هەر تۆی تەنیا خۆشەوە بیسم هەر تۆی تەنیا خۆشەوە بیسم دێ گوڵان لە دۆڵی شاورێ و سەر بەناحەی سەرکەبکانی قەزای ڕانیە 25 کیلۆمەتر باکووری ڕۆژئاوای قەزای ڕانیە لە بناری چیای بێترخێن و زنجیرە چیای ماکۆکە شوێنێکی گەشتیاری گرنگ و ناوچێکی دڵڕفێن لە ئێستایە زیاتر لە 70 بۆ 80 ماڵێکی تایە بەڵام لە وەرزی زستانە کەمەکات بۆ 50-60 ماڵێک بە کۆی گشتی دەهاتیەکانی ئەم دەیە سەرقاڵی ڕەز و باخ و ئاژەڵداری دۆڵی شاورێژ لە چەند بەشێک پێگاتووە دۆڵەکە زیاتر لە 13 دێ لە خۆگرێت بەڵام چەندەیەکی بچووکیشی لێ بۆتەوە کە پێچێت بگاتە نزیکەی 3 دێ بە هەموویەوە لێرە هێشتا دابوو نەریتی ڕەسەنایەتی جوانی کوردەواریانە لە ئەو پەڕی ترۆپگدایە لە بەرئاواییە کاک ئەحمەدمان بینی ئەو تا ئێساش پێشمەرگەیە بە ئێمەی وت بەخێ بێن بۆ دێی دێرینی پێشمەرگە پیاوێکی بە خوڵک و خۆ کەما دیارانی سەرهەڵێنن لە گوندە دێرینەکانی پێشمەرگە ئەوە گوندی دێرینی پێشمەرگەیە
دۆڵی شاوری بەس خاص زۆر خۆشحاڵ بوو کە ئێمە بینی بۆیە هەر لە شوێنەکەی خۆی و لەسەر ڕێگادا کەوتمە گفتوگۆ لەگەڵی دووبارە داوخی بێ وەفایی نەیتەدەسم بوتێ وەک تۆ دروزاکەم بەخێراتنی کەناڕەکەتانەکەم یەخوا بەخێرین کە عەبدوڕەحمان ئەوە دۆڵی شاورەیە جا ئێرە دێدێرینەکانی گوندی گوڵانە دێدێرینەکان چیانی لانەی پێشمەرگە و شۆڕش بووە یعنی بەڕاستی زۆر شەهیدماندایە لە پێناو کوردستان لە پێناو خاک و وەتان بەڕاستی لە پێناو سەرکەوتنێکی وە ئەگەر گەری کورد گاتەیانی بەڕاستی ینی مافی خۆی بەس بەداخەوە ئەوڕۆ لە ناو حکومات گیر و گرفت گەلێک زۆرن هیوادارم ئەو گیر و گفتانە نەمینن بیکەنە خاتری خوێنی ئەو شەهیدانە پێک بێن وەکو کورد جاران حارەب ئەگەرداد ئێرەی ئەنفالە کرد فەرقی بادینان و خانەقین و قەڵاتزە و ڕانیە و هیچ شوێنشی ناکرد کورد هەر کورد بوو هەر ئەنفال بوو جا هیوادارم یعنی بەڕاستی کورد بە خۆی دابچیتەوە هەمویان هەر هەموو برادەران بە خۆیان دابستنەوە ئەو ئەنفالی کە حکومەتی بەعس کردی ئەوانە بینەوە بیرەخۆکە لە شاخەکان بوون بە پێڵاوی ئەدیداس و بەنانی ئیشک کە خەبات و تێکۆشانیانە کرد لە پێناو گەری کورد ئەو ڕۆژیان بە بیر بێتەوە نەک ئەو ڕۆپارە و پوریان هاتەتە دەست و فەقیر و هەژار و داماویان وەلا ناوە ئەمن پێشمەرگەمە لە تێوانێکی باڵک لیوای باڵک ١٨٠ باڵک بەڕاستی ئێمە ئەگەر لەوەندەرێ بەرگری ئەەکەین لە خاکی کوردستان لە بەخاتی ئەو حیزبانەیە لە بەخاتی کورد و کوردستان و خوێنی شەهیدانە ئێمە گەیشتنە لای ئەو دێنیشینانەی کە چاوەڕیانە کردین بەڵام لە شوێنێکی خۆش و فوارەی ئاوێکی جوان بەدەستی دێنیشینان دروست کرابوو لەوێ سەماوەر و قۆریەچە ئامادەکرا بوو چیژۆڵەیەکی لادێی سەرقاڵی سەماوەر و چاکە بوو چەند ژن و پیاوێکی بەتەمەن و پڕ ئەزمون دانیشتبوون لەگەڵ هەنێک لە گەنجەکانی دێ ئیتر لەوێ کەوتمە باسی مێژووی دێ هاوڕە سلێمان ئەزمموی هەیە لە مێژووی دێ کەوتە گفتوگۆ بۆمان رحمي خير لبن كم ووفا رحمي خير لبن كم ووفا مێژووی ئەو دەیە ئەگەر سەیری ئاسەوارەکانی ئەەکەی سەری گۆڕستانەکانی ئەەکەی دەگەڕێتەوە هەزاران ساڵ بەر لە ئێستا ئەگەر بچێ ناو قوڵایی ئەندێشە و بیری خەڵکە بچێ ناو خوڕەوش دابوونەریت کەلتور شێوەژانی خەڵک ڕەگەزەکانی کۆمەلگای سەرەتایی تیا دەرەکەوێ ڕەگەزەکانی شۆڕشی کوشت و کاڵی کە دایک تێیدا هەرە بە کاریگەرە ژن تێیدا نەخشی گەورەی بینێەوە هەموو ئەو ڕەگەزانە دەتوانێت لە ژیانی ئەم گوندە بدۆزیەوە لێرە تا ئێستا شێوەیەک لە ژیانی هاوبەشەیە لێرە مڵکایەتی هاوبەشەیە مەرعاکان هاوبەشن هەمیشە کاری هەرەوەزی کراوە کە یەکێکە لە سفەتە سەرەکیەکانی جبات و گروپە سەرەتاییەکانی مرۆڤ خەڵک لێرە جۆرێک لە خوڵقکاری هەیە کە جێگای ستایشکردنە خەڵک هەموو بە ڕوحی هەواڵەتی لەگەڵ یەکە کاری کردەوە بەڵام بەداخەوە زەمانێکە کار لەسەر تێکدانی ئەخلاقیاتی خەڵک دەکرێت خەریکە ڕەوشتە جوانەکان شێوەی پێکەوە بوون ئەخلاقی هەرە بەرزی مرۆڤایەتی کە ڕەگەزێکی سەرەکی کۆمەلگاکانی بەرایی بووە کە لەم گودانە دەتوانێت بیدۆزیەوە ژن تا ئێستش لەم دەی ئێمە و دەبەرە کاریگەرە تا ئێستش ژن جێگای ڕاوێژە جێگای پرسە ژن دەوری سەرەکیە بینی لە مشوراتە لێرە ژن هەبووە سەرکردایەتی ناوچەکەی کردووە یەکێ لە ژنە هەرە
بەناوبانگەکان لێرە کافورخان هەبووە کافورخان لە دەورانی فتوعاتی ئیسلام لە دەورانی هاتنی سوپای ئیسلام هەرچەندە لە کۆمەڵێک بەرنامەی کەشا باسمان کردووە بەڵام کافورخان خوشتی شاهورشای کە شای ئەم دەڤەرە بووە لەم گوڵانە دانیشتۆ ئێستا شوێنی بەناو ماوە کە پێی دەوترێت کافیر دوای ئەگەر دەرکەوتین دەتوانین شوێنەکەش بڵێن کە خۆی لەم ناوچەیە نیشتەجێ بووە ئەم کافیرخانە تیرهاوێژ و سوارچاکی هەرەکارا بووە بربەرەکانی سوپای ئیسلامی کردووە زۆر بەڕاستی ئازایەنە جوامێرانە هەم سوارچاک هەم تیرهاوێش هەم ژنێکی چاوتیشیش بووە دوایش دەگەڵ خاڵە خدر عەوڵاو خەدیجە خان کەوتمە گفتوگویەکی شیرین و خۆش خەدیجە خان لە تەنیش هاو ژینەکەیەوە لە قۆری سەرسەماوەرەکە چایەکی سلێمانیانی بۆ تێکردم چونکە چاکەی ئەوان چایەکی ڕوونەوە خۆشی ئەڵێ ئەو چایی من ئەی خۆم چوار چای ئەوانە بەدەم چاتێکردنەوە کەوتمە گفتوگۆ لەگەڵیە رحمي خير كم بوفا رحمي خير كم بوفا ئەم چاڕەشەیە بەڵێ ئەمە چەند چایەوە چوار چا یعنی ئەم پیاوەیە سامرێ خۆ چوار چای بەڵێ پیاوە خۆچانیەوەی خۆن ئەدا چای زەر دەخۆن بەڵێ زۆری چەند جار چا خۆن والله هەیە حەوجار دەخۆی هەژار دەخۆی شەشجار دەخۆین بۆ ئەوەنە چا خۆن ئەدا والله هەر دەچانمە بێت چاکە خۆشە زەردی دەخۆین و زۆری دەخۆین بەڵێ بەڵام ئەنگۆ ڕەنگە خەستی دەخۆن کەمی ئەخۆن ئێمە ڕۆژی چا خۆن بەسمان ئەداوە ئەماوانە ڕۆژی چەند چا خۆن لای ئەمیش ئەلفانم پێ ناکرێ زۆر بەڵام جاران تادا 12 ئەوەنە چەندە ئەوە دەبینی ئەوە هەشت پەرداغنەوە پەرداغی دەخوا بۆ پەرداغی گەورانە ئابەمە بەو پەرداغە هەشت پەرداغمە بەداغ چا هەشت پەرداغ دەخوا بەغاش تۆ بەس خەری چای لێنانی بۆ والله ئەوە هەیە باشە بەڵێ لێرە ئێوە ژنانی ئێرە ئەم دێ بەڵێ سەرقاڵی چینی شوکارتان چی وڵای جا برا گەورە ئیوێ تا توتن بوو زات و تن ناکە ئەستا توشنەکە ناکرێ ئیوێ تەماتێ ئەکا و پیوازێ ئەکا و ئێوە هەیە ئاژەڵدانی ئەکا و ئیوە هەیە تفێی هەیە و بێ ئاوی هەیە و گوێزی هەیە و ئیوەشە هیچ ناکە چاوەڕێم حاشیە بەس ماندووە بوون وەنیە واللهی ئەمن کەباری خۆمان دیمە زۆر ئەرێ والله ئەگەر پیاو دۆڵەمەند بی و فەقیر بی دەبی کاسپەتی هەر بکە دەبی ئیشی هەر بکەین کەس بە محاشی ناژی محاش ئەشتێکی وەنیا شتێ خۆی پێبەستی ئێستا بەیانیان لەم دیە سعات چەنە وەسی بەیانیاتەوە والله ئیوە هەیە ئەمن بەخۆم خۆدا سعات چواری هەڵەستم چواری بەیانی بەڵێ چواری هەڵدەستم چوار و نیوی هەڵدەستم ئەجە ئەوە هەڵەسن چییە کاری هەڵدەستم سعات ئەمە ئاژەڵداری ئاژەڵ شتوان هەیە مانگای ئەدۆشم مانگای دەنگ ئەدەم لە بۆ چای گوێلکی دەنگ ئەدەم ماڵیشم قەڵە باڵغا چای حازر ئەەکەم ناچێشتی حازر ئەەکەم هەتا ئەولادەکەم سعات ئەبیتە هەشتونەوە ئەجە ئەوە هەڵەسێ لەگەڵت ئاخە شەگەڵم ناهڵەستی هەڵەسێ لەگەڵت ئاخا بیدایەتی پێشمەرگە بووە لە بیدایەتی هەر لە زمانی پێش هەفتەیەکان پێشمەرگە بووە هەموو دەمەی فەنگی دەشانیدا بووە ئیشی وای نەکردیا ئێستا پێی خۆشە 12 مەغزنان بەستی پێی خۆشە ئێستا پێی خۆشە 12 مەغزنان بەستی 12 ڕمانەی وێبن ئاپێکی لە سەر شانی بی کلاشکۆفی موزەلی دەملی داوی بڕێن بڕۆ لە جەیەکی شەڕە بڕۆ بەس مانگا بەخەومەکە باشە ئێوە شێوان چەنە خەون وڵی شەوان وەڵا ماندی بین سعات نۆی دەی ئەنوین ئەگە ماندی بین بەڵ ئەگە ماندی نەبینی ئیش و کارن نەبی وڵا 11 12 ئەوە من چەندی گازم دەکردینە بە خودنا دنێوارێ و لەبانە بەربنەیە زاوەکەم حەراوان
نمام هذه من نارم ثاني قادم ذكرني لبانا بربني ندور فرسان سوارا يا رين سار سيمونا وبخنا وخنا لمني نركاش نبابا همنوني واري ومسرك من الله سزار الحرانا وبخنا لنا ويفزدري جابوا من بفيه بورانيا بسدها تيا عندك جاد يا فقير وعندك جاد ولمن بابا وقتك ما بيجي والله برون خوادن برون عندك جمان عندك جوه هبا برون نقلك برون زاني جاد برون أمتان وقلنا كنا خوادن والله بخوت شو إيراني لبوجن مي هرزن مينا العالمي والعالمي هرزنينا ناسي جان هذا جاري خور وبلا حاله ما قالك بلا دربو بلا ابو همو بياماني اتو يشابو يشي من تكذا من يشي توكل على انا كلبد ولا من ديال عملاي بقى كلي بياوي جندينا لابو تدا لكل تدا ناوي مالي خوب كان فقير نند نبو بيجي او بارش ما هو بيجي او يستاهل لخواي بزياد بياوي تير برمجل كبر بخاوين بوقت خاوينا لخواي بزياد خدستاني سختي بيني ولا مناواز؟ أنا والله بقدر أو عمودي بفراك وكيا ديرها عندها أستانا. أي شلون إيشتان كذا كارو؟ والله جان باور كل خاني هم مشتبهنا خاني جا نداتي ندري بخوا ببيني وبينها كولان تابين وخاني بفرنجر ما كله بو عايش النبو بفرنجر ما كله عندك دار نبو نوت النبو شوي تاريكم بدنجيل شوي تاريكم بدنجيل هجي جبارو يا بنجيل لنا وكوتي خياليتم بياديتم من بياديتم بياديتم من بياديتم ئەو شوێنی هەموو جێگوڵانەیە بەدەست خۆمان کردیەوە ئەو جوانکاریە هەموو بەدەست خۆمان کردیەوە ئەو شوێنی سوولەکەیە گە دێتە خوارێ حەوزەکە ئاوەکەش هەر لەسەرێ ڕادێت بۆ ناو گوندی و لێ ئەچتە ناو زەراعەتی جۆ ئەو بەردەوام هەیە؟ بەڵێ بەردەوام هەیە هەموو ساڵە لە بن شاخۆیە بەڵێ لە خوار شاخی کۆمەڵە گوێزێکی لێ لە نێو کۆمەڵە گوێزێنی و شاخیدا دەرەکوڵێ هەردێتە دەرەخۆی؟ بەڵێ ئەو جار کردەتنە جوێی ئەو سندوق ئەوە مقەپات تاگێتە ناگوندی لێش بەسەر زەرعاتیدا ئەوە لێرە خەڵک بەعام دیەکە لە ڕووی ئاوەدانیەوە چۆنە؟ ساڵی ئەو ساڵ چی ساڵام ئەو ساڵ نەبوو ئەو ساڵ هەر خەرکی خوارێت تەواو بەریا تێکردێ لە بۆ ئاوەدانکردنەوە کمە نەگەرنێن خانێکی نەکەن لەوی گوندەی سەر بەخۆ کەسی نەک بڵێ بە عەمری حکومەتیان بەعدی ئەوەیە هەر کەس بەڵێ هەر کابرا ئەگەر حار دەشینەبی چی لە حار دەکێکری بارتەقای خانی بە زاخیتەی سێ شەو و سێ ڕۆژان حەوت ڕۆژان بە زاخیتەیە کۆڵێنی شاخی بەس شاخی هەتا خانی لێ دروستەکات قەناعەت کە تقریبا 6-7 وەرەقەی بەس لە کۆڵان نەشاخیادات لە بۆ 2 خانە بەخۆ بەژنێ و بەخۆ بەژنێ چی کەسیشی دیژنێ بەس لە بۆ خۆشیە ئالە بە خۆشیە گوندی ئەرێ وەڵا ئێستا ئەلعان ماڵێ منە لە سەرێوەرە دەورەی ماڵێ من چاوی پێ بکەوی ئەڵێ خۆیەوە چێ کۆڵاندیەوە چ دەستگایە کاتێک کۆڵاندەتی ئەوە نانی خەڵکەکە تامەزروێ بگەڕێت بەڵێ ئەرێ وەڵا خەڵکەکە ئاخی تامەزروی ئەو ساڵ ئەڵێ لە گیان چ مەنتیقی ئاوەدانیە بەس لێرە نەبی
سەرقاڵی چی و چیتانێ لە دێ والله جا سەرقاڵی تەماتەکردن و میوەجات و هەنجیر و گوێز و زراعەتی ئەوەیە ئاژەڵداریشتانە ئاژەڵداریشمان هەیە حیوانی وردەیە حیوانی وردەیە چەند مەسەلەن ئەم مەسەلە حیوانداری و ئاژەڵداریە بۆتە هۆکار مەسەر خەڵک بتوانێت بەردەوام بێ لەگەڵیا و والله جا ئەوە بەزەق کابراەگەر دوسێ کەس بچوار پێنج کەس بیش زەوقی لە ئاژەڵداریە بەڵام کابرایان ئەگەر ئەوەی نەبی کوڕی نەبنیان دەستەی نەبی ناتوانێت بەخێویکە دەبی دوو ڕەشەوەڵاغان یان سێ ڕەشەوەڵاغان یان چواران ئەوانە وەرگری بەخێویان بەردەوامە ناوچێکی بەڵێ ناوچەیەکی فراوانە لە زینی وەرتێڕا هەتا دێتە چقەڵی ڕێگران خۆش ناوان ئەوە ناوچەی ئێرەیە لە زینی وەرتێڕا فێنکی شۆنیە بەڵێرە وەڵا هەمووی دەشکاریە ئەگەر داخل بە دۆڵی شاوری ئەبی بە تەچیت کۆمەڵە دارستان و دێهاتی جوانە بینی بەڵام لە هەمووی جوانتر و ڕازاوەتر و قەشەنگتر دێی گوڵانە گوڵان شوێنێکی مێژوویە لەگەڵ ئەوەشدا شوێنێکی گەشتیاری گرنگە ئێمە بە گەشتمان بۆ ئەم دێیە کۆمەڵی خەڵکمان بینی لە شوێنێکە دانیشتبوون شوێنێکی زۆر گرنگ بوو ئەم ئاوەی کە دێتە خوارەوە ئاوێکە لە سەرچاوی ئەم دێوە بە 2 کیلۆمەتر سەروی دێکەوەی واتە گوڵان ئەگەر باسی بکەین بڵێن ناوچێشی گوڵاوی ناوچێشی گەشتیاری گرنگ و خۆش زیادە ڕۆی نییە چونکە بەداخڵبوونت بە ناو گوڵان واتە ئەچیتە ناوچێشی گەشتیاری گرنگ بەڵام ئێمە پرسیارەکەین بزانین لێرە دەستی گەشت و گوزار تا چەند گەشتێتە ئەم دەیە تا چەند توانیوێتی گەشت و گوزار بە شێوەیەک ئەم ناوە بڕازێنێتەوە کە سوودێکی باش دەبێت چونکە ناوچەکە خۆی لە خۆیدا ناوچێکی قەشەنگ و جوانە خۆم داوێتەوە ناومیلا دەگە سبەینان و ئێوارانم دەستێ خۆداوە دۆسەدارێ دووربینێ دەمدی دەشتێری و باتا سەبرانە لە منگە لە گەپان و بەرینایە لەگەر بەستێ پایزایەتە متومانێ لە گەبجی حەمەداغا یوسف برجی سوورچانی وەردینە ئەمن هەرچەندی دەگەڕام و دەسوڕام لە شارە خەزیلانە گەریرێ و باتا سێبرانە دوو چاوێ نازار حەیرانێ لەمێ کە جارنینە لێرە دەهاتیەکان سەرقاڵی کاروباری خۆیانن ئیتر وەرزی پایزە هەم بەروبوومەکان پێئەگەن و هەمیش زەخیرە ئەخرێت بۆ وەرزی زستان لەگەڵ ئەوەش بۆ ئاژەڵەکان دەست کراوە بە گەڵاڕنین یا گەڵاکۆکردنەوە ئێمە ڕێگایەکی دوورمان بڕی تا گەیشتنە لە ئەم پیاوانە کە سەرقاڵن بەڵام لێرە بە حەیرانەکانیان مانومان حەسایەوە گوڵان لە ڕووی سروشت و لە ڕووی جوانیەوە تا بڵێ دێک یا خوناوچێکی خۆشە ئێمە ئەو گفتوگوانەی کە کردمان لەسەر ئەم ناوچۆ ئەم دەیە گفتوگویەکی چڕۆپڕ هەم لە ڕووی مێژووی و گەشتیاری و ئەو کاروبارانەی کە دێنشینان لەم ناوچە ئەنجامیەدەن
دێنشینێک بە منی وت ئێمە دەمانەوێت دێکەمان ناوچەکەمان زەویزارەکەمان ئاوادان بکەینەوە لە هەمووی سیرتر ئەو باسی کرد ئەوەیە دەسەڵاتی کوردی لە بری هاوکاری ڕێگری دەکات دیارە ئەگەر ڕێگریەک نەبێ ئەو دێنشینە نەیەوت دەسەڵات ڕێگری دەکات وەک ئەوەی وێت ئەگەر ڕێگە بدرێت ئەم دەیە لە بری 50 ماڵ یاخود 100 ماڵ دەگاتە 200 ماڵ چونکە خەڵک گوردەوردا بە ئاگا هاتوتە هۆشی خۆی کە دەبێت لە دێکانەوە دەست بکرێتەوە بە ئاوادانکردنەوەی نیشتیمان. حیران دەرێ قلي براينا قلي برادرنا حيران كمل باغا واذا ذو سفير بيذ الباغي ميوا او بجن بارق وسنية بباز زواب دنيري دور سابي من رجبك دزبي من بنينا ولا خنيب بنا وكفنا لمو حيران قس كلب مكنو ميوان لقون زان نمشر دقم لبوبي قجاز كم باشا خوي لبوب كم وسرين ذبا قام جسمي ربابة وذرا بشماما قالك الناس يقو فريق براين بيبرين بالم لقوني دين بالي يا 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 كبلي واو